کەس و کاری قوربانیانی جنوسایدی ئێزیدیان ئامادەبوونی بەڕێز. ڕۆژتان باش، بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی ساڵیادی کارەساتی غەمگینی شنگال و جنوسایدی ئێزیدیان. یادکردنەوەی جنوسایدی ئێزیدیان یادکردنەوەیەکی زۆر جیاواز و تایبەتە، چونکە ئەو جنوسایدە و کارەساتە بەلای ئێمەوە هێشتا کۆتایی نەهاتووە و بەردەوامە. هێشتا ژمارەیەکی زۆر لە ژن و منداڵ و پیاوانی ڕفێندراوی ئێزیدی بێسەر و شوێنن. تاکو یەک ڕفێندراوی ئێزیدی مابێت، تاوانەکە کۆتایی نەهاتووە و لێکەوتەکانی ئەو کارەساتە تا ئەمڕۆژ غەم و ژان و ئازار بۆ ئێزیدیەکان و بۆ هەموو گەلی کوردستان لەگەڵ خۆیدا دەهێنێت. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە هەمومان پێکەوە ڕێز لە قارەمانی و قوربانیدانی پێشمەرگە بگرین کە دوای خۆڕێخستنەوەی پێشمەرگە لە ژێر فەرماندەی سەرۆک مەسعود بارزانی ئەفسانەی داعش لەسەر زەوی تێکشکێندرا. سڵاو لە گیانی پاکی ئەو قارەمانانەی گیانی خۆیان بەخشی لە پێناو ڕزگارکردنی شنگال و پاراستنی هەموو کوردستان. سوپاس و پێزانین بۆ پشتگیری هاوپەیمانانی نێودەوڵەتی دژی داعش لە هێزەکانی پێشمەرگە و لە هێزەکانی عێراقی. سوپاس بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە دەستگاکانی خۆیان کردەوە بۆ ئاوارەکان، بۆ ئاوارەی ئێزیدی. بە تایبەتیش سوپاس بۆ خەڵکی پارێزگای دهۆک کە بە هەموو شێوەیەک هاوکار بوون لەگەڵ خوشک و برایانی ئێزیدی. ئەوە هەرگیز لە بیر ناچێتەوە کە لە دیمەنێکی زۆر مرۆڤانەدا لە بادینان خەڵک دەرگای ماڵ و قوتابخانە و حتا مزگەوتەکانیشی بۆ پێشوازی و حەوانەوەی خوشک و برایانی ئێزیدی کردەوە. دەستخۆشی لە ڕێکخراوی یەزدا دەکەم کە ئەم مەراسمەیان ڕێکخستووە. هەروەها دەستخۆشی لە کارەکانیان دەکەم، هەموو ئەو کارانەی کە کردویانە کە لە پێناو یەزیدی و یەزیدیەکان بووە. هیوادارم بەم گوڕوتین و بەم هێزە لە کارەکانیان بەردەوام بن. سوپاسێکی تایبەت بۆ خاتوو نادیە موراد بۆ هەموو ئەو کارانەی لە پێناو یەزیدیەکاندا دەیکات. سوپاسی هەموو ئەو پەرلەمان و حکوومەت و ڕێکخراوانە دەکەم لە جیهان کە کارەساتی شنگالیان وەک جێنۆساید پەسەند کرد و بە هەر شێوەیەک بێت یارمەتی یەزیدیەکان دەدەن. دووهەمینیان حکوومەتی بەریتانیا بوو کە لە ڕۆژی یەکی ئەم مانگە کارەساتی ئێزیدیان بە جێنۆساید ناساند. سوپاس و دەستخۆشیان لێ دەکەین. داوا دەکەین وڵاتانی دیکەش ئەو تاوانە گەورەیە وەک جێنۆساید بناسێنن. ئێمە لە هەرێمی کوردستان بەڕێز و پێزانینەوە لە هەڵوێست و هاوسۆزی و هاوکاری و پشتیوانی ئەو وڵاتانە دەڕوانین کە یارمەتی کۆمەلگای ئێزیدیان داوە. ئامادەبوانی بەڕێز. ڕۆژی 3 ئاب فەرمانێکی دیکەی ڕەش بەسەر ئێزیدیان داهات و کارەساتێکی دیکە چووە مێژووی گەلی کوردستانەوە کە هیچ کەس باوەڕی نەدەکرد لە سەدەی 21دا تاوانێکی ئاوا درەندە دژ بە مرۆڤ ئەنجام بدرێت. کارەساتی ئەم جارە زۆر ناخەژێن بوو. دڵی هەموو کەسێک بە هەموو پێکهاتەکانی لە کوردستان ئازاردا، چونکە داعش بەو پەڕی درەندەیی ژن و مناڵی ئێزیدیان ڕفاند و کرین و فرۆشتنیان پێکرد.
دەستی لەسەر دەستی لە سەربڕینی و کوشتنی مرۆڤ و سوتاندن و ڕۆخاندنی ماڵ و پەرستگاکانی ئێزیدیەکان نەپاراست. ئەو تاوانە تاوانێکی بێهەوتایی سەردەم بوو لە ئەنجامی ئەو وەحشی گەریە کە داعش کردی. زیاتر لە 5,000 ئێزیدی لەلایەن داعشەوە شەهید کران. لەوانە 400 کەس پێکەوە لە گوندی کۆچۆ کۆمەڵکوش کران. تا ئێستا 83 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە. هێشتا 135,000 ئاوارەی ئێزیدی لە کەمپەکانن، لە ژێر خیوەت و لە دۆخێکی سەختدا دەژین. 189,000 لە شار و شارۆکچەکانی هەرێمی کوردستان بڵاو بوونەتەوە دوای دەربەدەربوونیان لە دەڤەری شنگار. 2745 منداڵ بەهۆی هێرشی داعشەوە بێدایک و باوک بوون. ئەمە جگە لە هەزاران ئێزیدی دیکە کە ئاوارەی ئەوڕۆپا و وڵاتان بوون و لە خاک و وڵات و کەسوکاریان دابڕاون. بەداخەوە تا ئێستا 1244 کچ و ژن و 1402 پیا و گەنجی ڕفێندراوی ئێزیدی بێسەر و شوێنن. تا ئێستا 1200 ژن، 339 پیا و 2023 منداڵ ڕزگار کراون. لێرەدا دەمەوێ دەستخۆشیەکی تایبەت لە بەرپرسی نووسینگەی ڕزگارکردنی ڕەفێندراوی ئێزیدی و یەک بە یەکی ئەندامانی تیمەکەیان دەکەم. دووبارەی دەکەمەوە تاوەکو یەک ڕەفێندراوی ئێزیدی مابێت ئەو بەشە لە نووسینگەی ئێمە بەردەوام دەبێت لە دۆزینەوە و ڕزگارکردنی ڕەفێندراوەکان. ئامادەبوانی بەڕێز، دۆخی ئێزیدیان لە دەڤەری شنگار زۆر خراپە. لەبەر ئەوەش زۆر لەو خێزانانەی گەڕانەوە بۆ شنگار جارێکی دیکە بە ناچاری شنگالیان بەجێهێشتووە بەهۆی کەمی خزمەتگوزاری، نەبوونی ئاسایش و ئارامی و نەبوونی دەرفەتەکانی کار. زۆر پێویستە حکوومەتی عێراقی فدرال بایەخێکی تایبەت بە خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوەی شنگال بدات کە زیاتر لە هەموو شوێنێکی دیکە زیانمەندە لە هێرشی داعش. چونکە لە شنگار جگە لە خان و بەرە و جادە و بان خێزان و کۆمەلگاش تێکدرا. ئەنفالێکی گەورەی خەڵکی شنگار کرا. زامێکی قۆڵ لە گیان و دەرونی ئێزیدیەکان و خەڵکی شنگار کرایەوە کە هەرگز بە ئاسانی ساڕێش نابێت و یارمەتی و هاوکاری هەمومانی پێویستە. تاوانێک دژی خەڵکی ئێزیدی کرا کە کاریگەری کۆمەڵایەتی و دەرونی زۆر گەورەی دروست کردووە. بەهۆی ژیانی بێخزمەتگوزاری 9 ساڵ ژیان لە ژێر خیوەتدا کاریگەری ئەو جینۆسایدەی زیاتر کردووە. ئێمە لە نزیکەوە ئاگاداری دۆخی ژیانی سەخت و قورسی ئەوانین لە کەمپەکان. گۆڕینی ئەم دۆخە بەرپرسیارەتی هەمومانە لە عێراق و هەرێمی کوردستان. جێبەجێکردنی ڕێککەوتنامەی شنگاری لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی ڕێگە دەکاتەوە بۆ گەڕانەوەی خەڵکی شنگار و ناوچەکە. بۆ ئەوەی خەڵک بتوانێت بە ئاسوودەیی لە شنگار و دەوروبەری بژیت دەبێ هەموو ئەو هێزانەی خەڵکی شنگار نین ناوچەکە بەجێ بهێڵن و بەڕێوەبردن و پاراستنی شنگار بدرێتە دەست خەڵکی دەڤەری شنگار و دەست هەڵاتێکی یاسایی. دەبێ هێزەکانی سەر بە پەکەکە و هەموو ئەو هێزانەی لە دەرەوە هێنراونە ناوچەکە بەجێ بهێڵن. ئەو هێزانە تەنیا بەڵاو نائارامی و ناسەقامگیریان بۆ شنگار و ئێزیدیەکان دروست کردووە و برینەکەیان قۆڵتر کردوتەوە. بەڕێزان، ئێزیدی خاوەن باوەڕێکی مرۆڤ دۆستانەی ئاشتی خوازن. هێرش ناکەنە سەر هیچ کەس و هیچ ملەتێک. دەست ناخەنە ناو ئاینی هیچ کەسێکەوە. کەسیش قبول ناکەن ئاینی خۆی بگۆڕێت و بچێتە سەر ئاینەکەیان.
و بۆ ئەوەی ئاشتیەکی بەردەوام بپارێزن لەگەڵ هەموو دەوروبەرەکەیان زۆر ئارامن. قەولێکی جوانی ئێزدیان هەیە لەو بارەیەوە دەڵێت لە بۆڕێ حۆر سوار بن، بە ئەفسارە گوهدار بن، لەگەڵ هەموو مەخلوقان یار بن. ئێزدی و ئێزدایەتی باوەڕ و ئەدەبیات و زمانی لە کوردستان پاراستووە، بەهۆی ئەوەی زمانی خواپەرستی ئێزدیان کوردیە. لەوانەیە کوردێکی ئێزدی هەبی لە شارێک یان لە پارچەیەکی کوردستان یان لە دەرەوە کە زمانی کوردی نەزانێت، بەڵام هیچ یەزیدیەک نابینرێت لە هیچ شوێنێک کوردی نەزانێت. لە هەموو شۆڕشەکانی کوردستاندا ئێزدی ڕۆڵێکی گرنگیان هەبووە. هەر لەبەر ئەوەش باوکو باپیرانمان ئێمەیان لەسەر خۆشەویستی و ڕێزگرتن لە ئێزدیان ڕاهێناوە. هیچ کاتێکیش دژمنانی کوردستان دەستیان لە ئێزدیەکان نەپاراستووە. لە کاتی پرۆسەی ئەنفالیشدا چەند گوندی ئێزدی ئەنفال کراون. ئێزدی هەمیشە بەشێکی دیار و خۆشەویستی گەلی کوردستان بوونە و هەر بەو شێوەیەش دەمێننەوە. ئێزدی و هەموو پێکهاتەکانی کوردستان لە هەر ئائین و نەتەوەیەک بن لە دێر زەمانەوە هەمیشە ئاشتیانە پێکەوە ژیاون. ئەمڕۆ لێرەوە خوشک و برایانی ئێزدی و هەموو پێکهاتەکانی کوردستان دڵنیا دەکەینەوە وڵاتەکەمان کوردستان بۆ هەمیشە بەلانەی پێکەوە ژیان و یەکتر قبولکردن و لێبوردەیی دەمینێتەوە. هەرگیز ڕێگە بە وتاری ڕق و توندڕەوی نادەین و لە وڵاتەکەمان جێگەی نابێتەوە. ئامادەبوانی بەڕێز پەرێشانی دۆخی ئێزدیان هەمیشە بەشێکی گرنگی گفتوگۆمانە لەگەڵ لایەن و بەرپرسیارانی وڵاتانی جیهان. بە خۆشحاڵیەوە هاودەنگی جیهان لەسەر جینۆسایدی ئێزدیان دروست بووە و لە فراواندان بووە، لە فراوانبووندایە، بەڵام بەداخەوە هاودەنگێکی ناوخۆیی لە عێراق لەسەر چارەسەرکردنی بارودۆخی دەڤەری شنگار دروست نەبووە. ئەمەش کاریگەرێکی زۆر خراپ بەرامبەر خەڵکی دەڤەری شنگار دەکرێت. ئێستا کاتێکی گرنگە کە لێرەوە داوا لە پەرلەمان و حکوومەت و لایەنە سیاسیەکانی کوردستان و عێراق بەگشتی بکەن، کۆبوونەوەیەکی تایبەت بکەن بۆ بەدواچوون و جێبەجێکردنی بڕیارەکانی ڕابردوو، چارەسەرکردنی خێرایی کردەیی بۆ بارودۆخی دەڤەری شنگار. لەبەر ئەوە زۆر پێویستە پەرلەمان و هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق و حکوومەتی فدرالی عێراق لەسەر هەنگاوەکانی کردەیی بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی شنگار ڕابوەستن و کاری لەسەر بکەن. جارێکی دیکە سەری ڕێز لە بەردەم گیانی پاکی قوربانیانی جێنۆسایدی ئێزدیەکان دادەنوێنین. سوپاس بۆ ڕێکخراوی یەزدا و سپاس بۆ بەشداربوونی هەمووتان. بەخێر بێن.